وەکو ماڵی کەلەپوی ڕۆشنبیری قەڵاسێ لە ئاستاوین بەکردنەوەی فیستیڤاڵێک بەناوی فیستیڤاڵی پەری کە تێدایدا زیاتر لە 50 خانم بەشدارە لەو فیستیڤاڵە. ئامانجمان لەو فیستیڤاڵە نیشاندانی توانای خانمانە بە نمایشی کارە دەستیەکانیان و پیشەکانیان بەڕێ ئەو خانمانەی کە تێیدا بەشدارن بە کارە دەستیەکان و کارە پیشەکان وەک بریتیە لە شیرینی کاری دەستی جلوبەرێک ساڵەکەینێ ئەو یادەمان بەو شێوەیە بەرزڕاگرتووە. دیارە ئەو خانمانە بەواقعی دەبێ وەکو لە بەرنامەماندا هەیە کە کارێک بکەین شوێنی تایبەت یا هەفتە بازار یان مانگانە یاخود شوێنێکی دایمی بۆ ئەو خانمانە بۆی بتوانن کار و بەرهەمەکانی خۆیان تێدا ساختکەنەوە و بازار بکەن. ئەمڕۆ بەشداریم کردو لە فیستیڤاڵی پەری لە قەڵازیەوە بە خواردن بە دۆی کوردی بە شیرینی خواردنەکانم یاپراخ و گەڵامێ و کوبە و بریانە خواردنەکانم بەدەستی خۆم دروست کردووە نمایشی دەکەم لەو فیستیڤاڵە دەستخۆشیان لێ دەکەم کارێکی زۆر باش کە ساڵانە بمان دەکرێتەوە هیوادارم زووش بکرێتەوە لەبەرەوەی پشتگیریەکە بۆ ئافرەتان کە بتوانن کارەکانی خۆیان تێدا نمایشکەن و سوودێکیشی لێ ببینن. وەڵایی هاتووم بۆ ئەو فیستیڤاڵی پەری پێ دەڵێن بەڕاستی جێگای دەستخۆشی و جێگای شانازین هیوادارمە سەرکەوتوو بن شتی جوان و ڕێک و پێچیان ساز کردووە بەڕاستی دەستخۆشیانی دەکەم هیوادارمە سەرکەوتوو بن وەراوە دەست ڕەنگین و جوان بن. خليني لفوتن كازان سان تلفونك بدك تغلي وشام كبس بس باقي لك بس عندي لنا او تاو من واحده في